بەناوی خدای گەورە و میهرەبان نەخۆشی سیستمیک سکلێرۆسس یاخود سکلێرۆدێرما ئەگەر بەس ناوەکەی شیکەینەوە لە دوو بەرگە پێک دێ سکلێرۆ لەگەڵ دێرما وشێکی یونانیە. سکلێرۆ بەمانای ڕقبوون دێ، دێرمەش بەمانای پێست دێ کەواتە ڕقبوونی پێست. ڕقبوونی پێست و هەروەها جونگەکان و بەستەرەکان ئەویش لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی زۆر ئیشکردنی مەناعەمان یاخود کۆ ئەندامی بەرگریمان کەوا دەکات مادێک دروست بێ ناوی کۆلاجینە. ئەو کۆلاجینە دەنیشێ لە بن پێست و خوێنبەرەکان وای لێ دێت پێستەکە ڕق دەبێت بە شێوەیەک کاریگەری دەکاتە سەر حرەکەی جونگەکان هەروەها شێوەی دەموچاویش گۆڕانکاری بەسەردا دێت. ئایا ئەم نەخۆشیە چۆن دەستنیشان دەکرێت؟ دەستنیشانکردنی سکلێرۆدێرما یاخۆ سیستمی سکلێرۆسس بە سێ قۆناغ دێت. یەکەم قۆناغ ئەوەیە کە تو لەگەڵ نەخۆشەکەدا دەنیشی و پرسیاری لێ دەکەی کە چەندە ماوەی چەندە ئەوهای لێ هاتووە. و قۆناغی دووەم قۆناغی فەحسکردنی سەریریە کە فەحسی نەخۆشەکەی دەکەیت، تەمەشای دەستی دەکەیت، تەمەشای دەموچاوی دەکەیت. و قۆناغی سێیەم بریتیە لە هەندێک فەحسی با بڵێن لە ڕێگەی خوێن، هەروەها ئەشعەی سینگ و ئیکۆکاردیۆگرافی و هەندێک فحوساتی تری هەیە کە قۆناغ بە قۆناغ دکتۆر لە بۆ نەخۆشەکەی دەنێرێت و دەستنیشانی نەخۆشەکەی دەکات. کاک دکتۆر، ئەگەر هاتو ئەم نەخۆشە درەنگ دەستنیشان بکرێت ئایا مەترسیەکانی چی؟ بەڵێ، ئەگەر هاتو تاخیر دەستنیشان کرا مەترسی زۆری هەیە. یەک لەوانە احتیمالی هەیە ببێتە هۆی بەرزبوونەوەی پاڵەپستۆی با بڵێن خوێن لەناو سیەکان کە پێ دەڵێن پەلمەنەری هایپەرتێنشن کە بووە پەلمەنەری هایپەرتێنشن ینی بەرزبوونەوەی زەختی سیەکان کاریگەری دەکاتە سەر دڵ ئەوجا پەککەوتنی دڵ، هەروەها کاریگەری دەکاتە سەر پەککەوتنی گورچیرە خوێنبەرەکانی جسم و هەروەها تەئسیر لەسەر مێشکش دەکات لەوانەیە تووشی ژانەسەری بەردەوام و بەرزبوونەوەی فشاری ناو کەلەی سەر بکات کەواتە مزاعفاتێکی زۆری هەیە ئەگەر بێت و تاخیر دەستنیشانی ئەو نەخۆشیە بکرێت. ئایا ئەم نەخۆشیە چارەسەری بنبڕی هەیە؟ بەڵێ، وەکو چارەسەری بنبڕی نییە، بەڵام ئەمە هەوڵ دەدەین ئەو عیلاجانە و ئەو چارەسەرێک کە بە نەخۆشی دەدەین ماکە خراپەکان تاخیرتر ڕوو بدەن، بەڵام وەکو چارەسەری بنبڕی نییە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.